جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لەم بەشە لە بەرنامەکانمان بابەتێکمان لەژێر ناوی تاوانی ئەنفال یەکێک لە قیزەوەندترین جنایەتەکانی ڕژیمی سەدام بۆ هەڵبژاردوون کە بە بۆنەی ساڵیادی ئەنفال بۆتانی دەخوێنینەوە. تاوانی ئەنفال یەکێک لە قیزەوەندترین و نامرۆڤانەترین تاوانەکانی ڕژیمی باسە کە وەکو تێرۆریزمی دەوڵەت لە مێژووی هاوچەرخ دژ بە نەتەوەیەکی ستەم دیت و لە ساڵی 1970 ئەنجام درا. ڕژیمی بەعس بۆ پێدانی ڕوخسار و پاساوێکی ئاینی ناوی سوورەتی ئەنفاڵی لەسەر ئەم ئۆپراسیۆنە دانا و ئامانج لەم ناولێنانیچە بەخشینی جۆرێک لە پیرۆزی بوو بەم جەنگە کە بە درەندانەترین شێوە لە بەرامبەر بێدەنگێکی کۆمەڵگای نێودەوڵەتی ئەنجام درا. ئەم پرۆسە تاوانکاریە لە 8 قۆناغ لە چەندین ناوچەی جیاوازی کوردستانی باشوور ڕوویداوە کە تێدا ببورن دەیان هەزار کەس لە دانیشتوانی سڤیل و بێتاوان بوونە قوربانی کە تاکو ئێستا نەحکوومەتی هەرێم و ناحکوومەتی عێراق نەیانتوانیوە وەکو پێویست بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵبسن و بەرامبەر بە قوربانیان و بە جێماوانی ئەم کارەسات و برینەکانی هەر بە ساڕێژ نەکراوی ماوەتەوە. تێگەیشتنی باشتر لە تاوانی ئەنفاڵ پێویستی بە زانینی وردی و ڕەوتی مێژووی ڕووداوەکان و دۆخی پەیوەندیەکانی ئەو کاتە لەلایەن سیاسیەکانی کوردستان و ڕژیمی عێراقەوە هەیە. تایبەتمەندی دیاردەی ئەم تاوانە ئەوەیە کە بەرپرسانی هەرە باڵای ڕژیمی ئەوسای عێراق لە نێوان ساڵانی 1970 تا ساڵی 1970 دەستیان لەم تاوانەدا هەبووە. هەروەها ڕەهەندەکانی ئەم تاوانە ئەوەندە بەرفراوان بوون کە حکوومەتی عێراق هەموو توانە و ئیمکاناتی سەربازی، پۆلیس، ئاسایش و کارگیری خۆی خستە خزمەت جێبەجێکردنی ئەم تاوانە بۆ ئەوەی شوێنەواری ژیان لە هەموو ئەو ناوچانە لە ناو ببات کە کەوتبوونە بەر ئەم شاڵاوە. دکتۆر کەنداڵ نێزان لە وتارێکدا دەربارەی شاڵاوەکانی ئەنفاڵ دەنووسێت لەم ڕووداوەدا بنیاتەکانی ژیان لە کوردستانی عێراق سەرۆژێر بوون. پاش ئەم هیستریە شێتانەیە کە بە جنوسایتی کوردەکان کۆتایی هات 90% گوندەکانی کوردستان و پێتر لە 20 شار و شارۆچکەکانی کوردستان لەسەر نەخشە سرانەوە. گوندەکان پێتر لە 15 میلیۆن مینیان لێ چاندرا. نزیکەی 1.5 میلیۆن کورد لە گوندەکان بۆ کەمپە زۆرە ملێکان ڕاگوێزران و نزیکەی 10% دانیشتوانی کوردی کوردستانی عێراق قەڵاچۆ کران. هەروەها بە پێی راپۆرتی کۆمیسیۆنی مافی مرۆڤ دەربارەی عێراق لە درێژەی شاڵاوەکانی ئەنفاڵ و پاش و پێش ئەم شاڵاوانەیش 3839 گوند و شارۆچکە، 1757 قوتابخانە، 2457 مزگەوت و پرستگە و 271 نەخۆشخانە و بنکەی تەندروستی کاول کراون و لەناو براون و 219,828 خێزان ڕاگوێزران. تاوانی ئەنفاڵ یەکێکە لەو تاوانە گەورانەی کە ڕژیمی عێراق بە پێی نەخشە و پلانێکی توکمە بە 8 قۆناغ لە ساڵی 1970 لە بەشێکی زۆری ناوچە جیاوازەکانی کوردستانی باشوور جێبەجێ کردووە. هەندێک لە توێژەران وەکو دکتۆر جەبار قادر بۆ ئەم تاوانە پرۆسەکانی ئەنفاڵی بەکارهێنانەوە و ئەویشە بەهۆی ئەوەی کە ئەم تاوانە بە چەندین قۆناغی زەمەنی جیاواز و لە چەندین ناوچەی جیاوازی کوردستان ئەنجام دراون کە 8 قۆناغ بوون. هەر 8 قۆناغەکەی تاوانی ئەنفاڵ لەلایەن دادگای باڵای تاوانی عێراق بە تاوانی جەنگ، تاوانی دژەمرۆیی و جینۆساید ناسراون. هەروەها سەبارەت بە هەر 8 قۆناغەکەی شاڵاوەکانی ئەنفاڵ لە راپۆرتێکی دیکەی شارەزایانی نێودەوڵەتی هاتووە. 2451 گوند ڕووخێنراون و لەسەر سەرزەوی سراونەتەوە. نزیکەی 1344 قوتابخانە تێکراون و ڕووخێندراون. 182,000 هاوڵاتی کوژران یان لە سێدارەدراون یان بێ سەرشوێن کراون. سەدان خێزان ئاوارەی تورکیە و ئێران بوون. دەست بەسەر هەموو سروەت و سامانی هاوڵاتیان بەتایبەت بەرهەمە کشت و کاڵیەکاندیاندا گیراوە و ژینگە سروشتیەکان وێران کراون و ڕز و باخەکانیان سووتێنرا و دەستگیراوە بەسەر تەواوی سامانی ئاژەڵی هاوڵاتیاندا و سیاسەتی سوزاندنی خاک، مینڕێژیکردنی ناوچەکە بەکارهێنەرانی بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە گەڕانەوەی هاوڵاتیان. تاوانی ئەنفاڵ بێگومان دەچێتە خانەی جنوسایتی نەتەوەی کورد کە وەکو پەڵەیەکی ڕەش
بۆ هەمیشە بە ناوچاوانی حکوومەتی عێراق دەمێنێتەوە.